بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان قسەکانی سەرۆکیەتی لە دیدارێک لە سلێمانی لەبارەوەی کە ڕێگەنادەر حکوومەتێکی هاوشێوەی پێشوو دروست بێتەوە جارێکی دیکە ناکۆکیەکانی پارتیویکێتی قوڵتر کردوێتەوە و سەرۆکیەتی کە باسی لەوە کردبوو کاوان لەم حکوومەتە ناڕازین و خەڵکیش لێ ناڕازیە بە پێچوانەوە پارتی باز لەوە دەکەم حکوومەتە شۆڕشێکی کردووە و ئێستا بۆ ئەم قسانەوە شەڕی میدیایی نێوان پارتیویکێتی قوڵتر بۆتەوە لە بەرنامە ئەمڕۆ باز لە بەربەستەکانی دۆخی سیاسی هەرێم و چەقبەستووی دۆخی سیاسی هەرێم ناکۆکی پارتیویکێتی لەبارەی حکوومەت و ئایا ئەوەی کەیکێتی داوای دەکات هیچ لەبار دۆخ دەگۆڕێت بۆ خەڵک ئەگەر پارتیش داواکاریەکانی جێبەجێ بکات ئایندەی دۆخی کوردستان بەکوێ دەگات ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر فایق گوڵپی سیاستمەدار قسەی لەسەر دەکەین کاکتۆر بەخێرمێ سوپاسیان بەدەبوون سوپاس دەکەین سوپاس دەکەم مەگە سەرتا سەرنجی بەڕێزت بزانم لەبارەی دوکەوتنی پێکهێنانی حکوومەت چێ خەتاباری سەرەکیە پارتی یەکێتی یاخود هەردووکیان وڵا کورد ئەڵێ چەپڵە بە یەک دەزێ نادرێ شەڕیش بە یەک کەس ناکرێ هەبێ هەردووکیان ئامادە بن بۆ شەڕە هەبێ هەردووکیان ئامادە بن بۆ دروستبوونی ئەو کێشانەی کە هەیە یعنی ئێمە هەڵبژاردننی ئەو بوو بە خەریکە بۆ 2 ساڵە 90 مانگە زیاتر لە 90 مانگە بەڵێ کە هەڵبژاردنەکە تەواو بوو پارتی زۆرینەی دەنگی هێنا هەموو دوایەوە یەکێتی دوایەوە نەوەی نوێ تر بۆە ئەمانە فراکسیۆنیان پێک بێنە لیست هەبوو بۆیان هەبوو چەند لیستێک یەک بگرن و حکوومەت پێک بێن و لە حکوومەت هاتر ئەو شتانەی کە هەرێکی بەرنامەی خۆی هەیە پەرلەماندا بنیشتایە پێشەوە و تا کۆتایی بەڵام نیان کرد یعنی تۆ توانی یەکەم شت بڵی کە ئامادە نەبوونی با بڵێن یەکێتی بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان و دەنگدانەوە بۆ مەسرور بەرزانی لە بانگەشەی هەڵبژاردنەکانیانە باسییانە کرد ئەیانوت بەبێ ئەمە ناتوانێت بێ بە مدیر عام بوو مدیر ناحیە بوو شتیوە دیار بوو ئەمە بوو یعنی ئەوە بوو کە ئێمە ناچینە پەرلەمانەوە ئللا هەندێک مەرجمان هەیە جێبەجێ نەکرێت طبعاً ئێستش هەر باسیەکەن ناو بەناو شانازیش بۆەوەکەن کە ڕێگر بوون لە کۆبوونەوەی پەرلەمان و پێگەیانی حکوومەت ئەگەر ئەو مەرجانەی ئەوان جێبەجێ نەکرێت لەو لاشەوە برادەرانی پارتی زۆر تونتر وەڵامی ئەو ڕاوبۆچوونەی یەکێتی هەدانەوە لەبەرەوە ئەوە شتەکان بەو شێوەی لێ هاتوو کە هەیە مەسانەگەر ئێمە سەیری یەک شت بکەین تۆ ڕاگەیاندنەکانی کاک مەسرور و کوڕەکەی لە هەموو ڕاگەیاندنەکانی پارتی تونترن بەرامبەر بە یەکێتی ماعلەمە بە نابێ وابێت چکە ئەو سەرۆکی حکوومەتە ئەبێ ئەو ڕاگەیاندنەی لەو نزیکە هێور بێت چونکە حکوومەت نوێنەرایەتی هەموو لایەنەکانەکە هەموو خەڵکی بێلایەنەکە حیزبیەکە تا کۆتایی وتەبێژی هەرێمی کوردستان ئەوی زۆر توندە بەڵای سە دوێنێ ڕاگەنداویەتی بە قاچاقسی و ئەوانە ینی ئەمانە بەڕاستی ئەو برادەرانە لێرە کاک باڤڵ یعنی بەڕاستی کێشەی سەرەکی ئێمە چییە؟ ئەوەیە کە حیزب هەموو شتێکە حیزب لە باتی محکەمە لە باتی حکوومەت لە باتی پەرلەمان قسەکە چۆن قسەیەکیش بەم شێوەیە کە هەیە هەردوو لە مەوەست هەم لە هەولێرۆ مەسلێمانی بەڵە هەردووکیان ینی ئەم شتانەی ئەوان بەڕاستی ئەوە سیاسەتێکی نابەرپرسانەیە بە هەموو شێوەیەک هەر ناکۆکیەک لە نێوان ئەو دوو هێزا بێ ئەبێ ئەو ناکۆکیانە کاریگەری نەکاتە سەر ئیفلیجبوونی پەرلەمان پێگەیانی حکوومەت و تا کۆتایی بەڵام ئێستا ناکۆکیەکانی ئەوان بەو شێوەی لێ هاتووە کە بەرژەوەندی میلەت بەرژەوەندی ئەو دەستکەوتانەی کە هەمانە ینی کەوتۆتە مەترسیەوە اینجا لەو لاشەوە برادرانی پارتی چی ئەکەن بەرامبەر بە سەرۆک کۆمار و بەرامبەر بە پارێزگاری کەرکووک و ئەوانە ئەوەش دیسان جارێکی کە سیاسەتێکی هەڵەیە ینی هەڵە بە هەڵە بەربوونەتە گیانی خەڵک ئەم عفو بەربوونەتە گیانی یەکتری ئەو میلەتەش لە ژێر سێبەری هەڵەکان و شەڕە نابەرپرسانی مناڵانەیەکانی ئەوانە زەرەر و زیانەکە بە شەڕێکی منداڵانە دەیبینی بەڕێز ناکۆکی بین پارتیەکانە مراهقانە نابەرپرسانە هیچ پێویست بەو شتانە ناکە ینی بەڕاستی
ئەمە ینی چییە بەس لەبەروی بڵێن وڵا فڵان کەس با بڵێن ئەوە مجادلەی پارتیەکە منافەسەی پارتیەکە ئەویش لەولاوە لەبەر ئەوی بڵێن وڵا ئەمە پیاوێکی هێندە بە ئیرادە وایە گوێ بۆ یەکێتی نادێ ڕناگرێ و حساب بۆ یەکێتی ناکە شتەکان لێرایە بەڕاستی لێرە ئەبێ زەختێکی یان لێ بکرێت یەکەم زەخت لەلایەن کادرەکانی پارتی یەکێتیەوە بێ شارێن لێ بکرێت بەڵێ دوم لەلایەن خەڵکەوە بێ گوێ دەگرن آخر خۆی ئەزانین چۆنا خۆ ئێستا گوێ بگرن و گوێ نەگرن زەرەرەکەن ینی زەرەرەکەن پارتی یەکێتی بەم سیاسەتەیە ئێستا زۆر زەرەرەکەن ڕۆژ بە ڕۆژ خەڵک قسە ناکە ڕاستە بەڵام لە ناخەوە خەریکە تەقێ هەنی هیچ معقول نییە تۆ پەرلەماندانە نیشێ و حکوومەت پێک نەهێنرێ و ڕێک نەکەون لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگە و لەسەر هەڵبژاردننی کەسێک بۆ سەر کۆماری عراق و تا کۆتایی تا شتەکانی کە ئەمە چیە بەڵام ڕەنگی خەڵک بڵێ ئێستاوە داهاتەکان لای خۆیانە بەڵی خۆیان مامەڵی پێوە دەکەن پەیوەندەکانی دەرەوە هێز هەمووشت لای حیزبە بۆمانەوەم دۆخە زیانی هەیە بۆ پارتی وێکێتی وەکو خۆیان ئێستا لەبەرەوەی کە مؤسسات نییە ڕەنگە بتوانین زیاتر گەنداڵی بکەن ئێمە بێ مۆزوعەکە بەو شێوەیە تۆ باسی باری دارایی کرد ینی ئێستا ئێمە عراقمان بینی و هەرێمی کوردستانیشمان بینی عراق یعنی لە دوای هەرێمی کوردستانەوە دامەزرا ئابلوقی ئابووری زۆر لەسەر عراق بوو بەڵام عراق کە سەدام ڕووخالەوە کاتووە تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ گەشەکە ئەتوانێت موچەی ئێمە ژنێرێ بەو شێوەیەکە هەیە و لە هەموو سەکتەرەکانی تریشا گەشەی کردووە سیاسی نازانم چی ئەوانە بەڵام هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەیەەکە بۆ دواوە ئەگەڕێتەوە بۆچی وایە چونکە ئەمان خۆیان بە بەرپرسیار نازان بەرامبەر بە قەزیی کورد بە کێشەی کورد دووەم بەرامبەر بە خەڵک ینی خەڵک نان و ئازادی ئەوێ ئەمە نانی خەڵکەکەیان قوتی خەڵکەکەیان بۆ خۆیان داگیر کردووە بۆ نمونە بنزین ئێستا بنزین 450 لە عراقا لێرە چۆتە سەروی 1000 گرامەیە بۆچی وایە ینی بۆچی وایە خۆی ئێستا مشکلەکە ئەوەیە لێکۆڵینەوە ناکرێ ینی لەوێ نەوتەکە وەرەگرێن بە خۆڕایی تەسفیەکەن بنزینی لێ دەرەکەن بزانەوە نیتیەچێ بۆچی لە عراق 450 تێچێ لێرە هەزاری تێچێ لیتری هەزاری تێچێ یا زیاتر و کەمتر تا کۆتایی ئەجا شتەکانی کە مەسەران ئەو هەموو باجە لەسەر خەڵکی دانێن بۆ نمونە یەکێک لەو شتانە کە زۆر حساسە بەلای منەوە کاتی خۆی لە عراقا پێش ڕاپەڕین و دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستانە نەخۆشخانەی حکومی هەبوو نەخۆشخانەی ئەهلی هەبوو نەخۆشخانەی حکومیەکان چارەسەرکردن بە خۆڕایی بوو ئێستا ئەو چارەسەرکردن لە نەخۆشخانە حکومیەکان هێندە کەم بووتەوە هێندە مەرجی بۆ دانراوە نەخۆش حەز ناکا بچێ بەو ناوە فلان دەرمانی بۆ نووسن لەوێ نیە فلان مراقبەی ئایسیوی بۆ نووسن لەوێ نیە فلان عملیاتی بۆ نووسن لەوێ نیە تا کۆتایی بێ هەفتەیەگە ئەوەنە عملیات بکەی یەک عملیات بکەی یان شتێکی لە بابەتانە ئەو خەسەخانە ئەهلیانەش کە ئەکرێنەوە ینی زۆریان پێخۆشە خەسەخانە ئەهلی بکرێتەوە لەلایەکەوەی لەوانەیە بەرپرسە باڵادەستەکان ینی تایە مسەیتەر بن هی خۆیان بێ لەلایەکی تریشەوە باژی خەنە سەر ینی ئێستا باجی مەسعەدیان داناوە باجی تەنکی سەربانیان داناوە لە نەخۆشخانە بەڵێ ئێستا مەسەلەندا لە هین سیارە ئەوەسیە لە تەنشتی نەخۆشخانەکەەوە باجی لەسەردانێن جا حکوومەتی عێراقی کۆن چییە کرد نەخۆشخانەی حکوومیەکە بە خۆڕایی بوو پشتیوانی بە داودەرمان و بە ئەجهێزە و ئەو شتانە پشتیوانی قەسەخانە ئەهلیەکانی شێ کرد بۆی زۆر لەسەر خەڵک نەکەوێ ئێستا خەسەخانە ئەهلیەکانیش گرانن خەڵکی فەقیر لە هیچی لە دەست نایە ئەگەر بەراوردێکی ئەمە حکوومەتی جاران وا بوو ینی هاوکاری نەخۆشخانە ئەهلیەکان یەکرد مەسەن شتی بە هەرزانەدانێ دەرمانی بە هەرزانەدانێ جیهازی بە هەرزانەدانێ ئێستش دووسێ توێژ هەیە لە کوردستانە یەکەم زیندانە سیاسیەکان زیندانە سیاسیەکان بۆیان هەیە هەر چارەسەرێک وەرگن لە هەر نەخۆشخانەیەک حکوومەتی عێراق بۆیان سەرڤەکات
ئەوە پاسەوانەکانی سنووریشمان هەروایە پاسەوانی سنوور سەر بە عێراقا لە هەرێمی کوردستانە هەر دەرمانێکیان سەرف کرد بێ هەر نەشتەرگەریەکیان بۆ کرابێ حکوومەتی عێراق بارەکەیان بۆ گەڕێتەوە ئەی پێشمەرگەیەکی فەقیر ئەی هاوڵاتێکی فەقیری هەرێمی کوردستان هیچیان بۆ ناکرێت ینی مەبەستم چیە لێرەدا لە هەموو ڕوویەکەوە مەسەلانەوە بارگرانی دروستکرا بەڵێ وایان لە پەرلەمان کردووە وایان لە حکوومەت کردووە دەسەڵاتی دادوەری بەو شێوەیە ئەمە کەرتی خزمەت گوزاری تەندروستی بازرگانی و بازرگ خەڵکی فەقیر هێنی پێ ناکرێ بازرگانی پێ ناکرێ ئەمەە باجیە خەنەسەر لەبەرەوە لە هەموو ڕووەکانەوە ئێمە کاتی خۆی سەددام ئەی چەساندینەوە لە ڕووی نەتەوەییەوە حکوومەتەکانی پێشتریش بەڵام لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی بودجە و لە ڕووی مافە ئابوووریەکانمانەوە چەسانەوە نەبوو ئێستا ئەم هەرێمی کوردستانەش مەسەلان کە بەدەست کوردەوەیە زۆر جار لە پێناو بەژەوەندی حیزبی و شخصی خۆیان نام ساومەیان لەسەر خاکی کوردستان کردو بۆ ئەم وڵات و بۆ وڵاتوان لەبەر و بارودۆخەکە بەو شێوەیە خراپە باشە بە سەبارەت بەوەی ئێستا یەکێتی داوا دەکە کە سەرۆکیەتی دوێنێ قسەی کرد دەڵێ ڕێگان نادەین حکوومەتێکی وەکو پێشوو پێک بێنرێتەوە و ئەم خەڵک لێی ناڕازیە دەڵ ئێمەش لێی ناڕازین سەرنج چی بوو لەسەرەوە پارتیش تا ڕادێک ئەم قسانە نیگەران بوو لەبارەوەی کە ئەوان پێیان وایە ئەم حکوومەتی مەسرور بارزانی شتی کردووە خۆی مهم ئەوەیە کە ئەو قسەیە پەیامی یەکەمی ئەوەیە کە ڕێک ناکەوین ئەگینا حکوومەت خەڵک لێی ناڕازیە ڕاستە خەڵک لێی ناڕازیە بەڵام بۆچی خەڵک لێی ناڕازیە ئەی بۆ خۆتەنیا خەڵک لە حکوومەتی هەولێر با بڵێن ناڕازی نیە لە سلێمانیش ئەی لە سلێمانی چ شتێک کراوە چ شتێک کراوە بۆ ئەم شارە تو ئەگەر بەراوردی بکەی بە شوێنەکانی کە یا ئەو بارودۆخە ئەمنیە کە لە سلێمانیا هەیە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ هەولێرە یا بۆچی خەڵک لە حکوومەت ناڕازیە بۆچی لەبەرەوە حزب نایڵێ حکوومەت ئیش بکە مەسەڵەن ئێستا لێرە کاک باڤڵ هیچ پۆستێکی فەرمی نییە لە کوردستانە حیزبیە نە سەرۆکی حکوومەتە نە جێگری سەرۆکی حکوومەتە نە سەرۆکی پەرلەمانە نە سەرۆکی هەرێمە نە جێگری یەکێک لەوانەیە جێگری سەرۆکی هەرێمیان هەیە جێگری سەرۆکی حکوومەتیان هەیە کۆمەڵی بەرپرسی تریشیانەیە هیچ دەوریانە لێرە هەر خۆیەتی یەکێک لە هۆکارەکان کە ئێمە تووشی و کێشە و گیر و گرفتانە بووینەوەیە هەم حیزب زۆر گەورە کراوە زۆر قەبە کراوە هەم حیزب دەستی خسۆتە بینەقاقی هەموو دام و دەستگاکان ینی کاک باڤڵ بۆ خۆی ینی دەستی خسۆتە بینەقاقی هەموو دەستگاکانی لە سلێمانی کوام حافزی سلێمانی چەندان شت کراوە ڕۆڵی نییە دکتۆر هەڤڵ ڕۆڵی نییە نەک هەر ڕۆڵی نیە ڕۆڵێکی زۆر خراپ و نەگەتیفی هەیە ڕەوایی ئەیە بەو شتانەی کە لەم شارە ئەکرێن و ڕاستنین و باشنین و نابەجێنین لەبەرەوە یعنی کە حکوومەت خەڵک لە حکوومەت ناڕازیە فعلا خەڵک لە حکوومەت ناڕازیە بەڵام بەس لە حکوومەت نییە لە هەموو کۆی دەسەڵاتەکەیە لە پەرلەمان ناڕازیە لە دادگاکان ناڕازیە لە حیزب ناڕازیە لە حکوومەت ناڕازیە لە ڕاگەیاندن ناڕازیە ئەرێ لە هەموو دنیای ڕاگەیاندن دوو جۆرە یا بەدەست حکوومەتەوەیە یا بەدەست خەڵکی سەرمایەدار و کەرتی تایبەتەوەیە لێرە کووە نەحکوومەت ڕاگەیاندنی هەیە نەکەرتی تایبەت ڕاگەیاندنی هەیە حیزب ڕاگەیاندنی هەیە تەنیا ڕاگەیاندنی ڕسمیشی نییە ڕاگەیاندنی هێنیشی هەیە ئەم هەموو سۆشیال میدیا و ئەگەر یەکێک وتارێک بنووسێ قسەیە بکە بەدڵی ئەوان نەبێ یا قسەیە بکە کاریگەری لەسەر خەڵگە بێ سوپایەکیان هەیە ڕێزم هەیە وەکو بەریەدەنە گیانی خەڵک وەکو چی ئەوانە پەلەماریەدەن باشە بەز دەستیوەردانی حکوومەت لە هەولێر و سلێمانی وەکو یەکە بڵێن دەستخستنە بینە خۆی غەڵەتەکە لێ سەبوونمونە هەردوو لە سەبوون لێرە ئەوەی سەرۆکیەکێتی لەو لە سەرۆکی پارتی هیچ بڵێن پۆستێکی فەرمیان بڕیاری یەکەم لای خوانە بزەبت کاک مەسعود سیرکە کێشەکە لێرە چییە خۆی بێ حکوومەت و حیزب لە یەک جیاکرێنەوە یعنی لە هەموو دنیا وایە لە کاتی هەڵبژاردنە حیزب بێت لیستێکی هەیە بەرنامەیەکی هەیە دایە بەزێنێت ڕێکلامەکە داوا لە خەڵکە دەنگی باتێ کە هەڵبژاردنەکە تەواو بوو ئەو حیزبە سەرەکەوێ پەرلەمانی هەیە حکوومەتی هەیە و تەواوتر حیزب مت ئەبێ ئەچێتەوە قۆناغی متبوون وەڵام ێستا باسی ئێرەمان کرد ئەی باسی هەولێر جارێ سیستەمێکیان دروست کردووە
کاک نێچیر و کاک مەسروویشیان کردو بە جێگری سەرۆکی پارتی ئەوە هەر تێکەڵکردنیەکی ڕسمی سیاسی حیزب و حکوومەتە ئەمە هەر غەڵەتە ینی ئەم حیزبانە چیەکەن ئەیانوێ حکوومەت بەکاربێن بۆ بەرژەوەندی حیزبەکەیان لە بەرژەوەندی حیزبەکەشیانەوە بۆ خۆیان خۆشیانەوە دوایی بۆ ئەوانەی کە ئافرینیان لەکەن ئیشان بۆکەن لێرە لە هەولێر ئەمە کاگنێشیر و کاک مەسرور سەرۆکی هەرێم و سەرۆکی هێنن بەڵام هیچ شتێکی گرنگ بەبێ قسەی کاک مەسعود ناچێتە پێشەوە سەیری لە مەسەلە گرنگەکانە کاک مەسعود دێتە پێشەوە قساکە کاکە تۆ ڕسمی نیت ینی ڕێزم هەیە تۆ ماوەیە پێشمەرگە بوویت خەباتکار بووی کوڕی مەلام سەفای سەرۆکی هەرێم بوویت ئێستا سەرۆکی پارتیت بەس دەستمەخەرە کاروباری حکوومەت و دادگا و شتەکانی ترەوە ئەنی ئەمە لەبەرەوە کێشەنج ئێمە چۆن چارەسەریان پێشانەکرێت من بەڕێی دەواازەیە کێ بۆ ڕزگار منە و چەق بەسووی وڵی ئەگەر ئیرادە هەبێ زۆر ئاسانە ئیرادە تەوانە بێت لە پێشەوە لای پارتی وەکێتیاو بێ یانی شتی کاتی هەیە شتی درێژخایانی ژەیە کاتێکان چییە؟ ئەو خەڵکانەی کە مەسەلەن ئێستا ماوەی لەمە پێش مامۆستا سەلاحەدین بەهادین کەوتە نێوانیانەوە بەڵام لەوە ناچێ هیچ ئەنجامێکی هەبوو بێت تا ئێستا خەڵک کێوتۆ نێوانیانەوە جەماوەر خەڵک دوای ئەوە خەڵک هەڵسێت بەس داوایەوە بکە پارتی وەکێتی ڕێکەوەن هیچیکە ناجاریاندام کەمە بەسە ئتر بە هەر شێوەیەک بێت ئەمانە ئەبێ هەوڵ بدرێت دوایەوە لە دەرەوەی ئەوە لە دەرەوەی ئەو بەڵام دیارە لە دەرەوەی ئەوەش گوێ ناگرن مەسەن ئەمریکیەکان و وڵاتە ئەوروپیەکان چەند ساڵە هەوڵەدەن پێشمەرگە یەکێتی و پارتی یەک بخرێتەوە نایکەن دوای ئەوە ئەبێ ئێمە چی بکەین بۆی ئەم کێشانەمان لە کۆڵ بێتەوە من بە قەنەعەتی من یەکەم شت کە زۆر گرنگە ئەبێ حیزب بچێتەوە سەر سکەی سروشتی خۆی حیزب کاتی خۆی بەڵا حیزب کاتی لە هەموو شوێنێک و کاتی خۆشی ئەم پارتی وەکێتیانە جارێ بۆ چارەسەرکردنی کێشەی کورداتون ئێستا ئەوەی بەلایان ناچن ئەو مۆزوعەیە هەر بەربوونەتە گیانی یەکتری دوو مەسلەی دارایەکەیەتی یعنی ئێستا هەچی دارایی ئەم وڵاتە هەیە بۆ کۆمپانیاکانی سەر بە حیزب بڕوە ئەوان کۆنتترۆلی ئەەکەن لێرە ئیدارەی گشتی و لەو لاش وابزانم کارە هەندێک دەستگای زۆریان هەیە بەڵە هەیەە ئەوان بۆ کێ بن ئەم داینە نایدەنەوە حکوومەت ئەیدەنەوە حیزب کاتی خۆی بابوونی خەڵک ژیاوە ینی برۆرە ئەوروپا بزانە و حیزبانە کە بازەکرێن فرانحیبی دەسەڵاتدارەوەوانە هەموو بارەگاکەیان شقەیەکە و لەوانەیە هینێکی شتێکی سۆشیال میدیا کرد ئینتەرنێتێک پیجێک شتێکی وایان هەبێت تاو لێرە ئەو هەموو پارێ ئەبەن بۆ خۆیان ئەو هەموو بندیوارەیان هەیە ئەو هەموو پارێ ئێن بە چەکدار ئەو هەموو پارێ ئەدەن بە یەکێک لە حیزبێکەوە بێ بۆ لای حیزبێکی کە تا کۆتایی ئەو حیزبە ئەبێ پشوک بێتەوە تەنیا لە کاتی هەڵبژاردنا ئیش بکە و ئەبێ دەست بە سەراگرتنی دارایی واز لێبێنن ئەم کۆمپانیایانە بەسە ئەتر چی ئەکەن و چی ناکەن و ئەبێ واز لە حیزب واز لە پێشمەرگە بێنێ واز لە دادگا بێنێ ئەبێوانە موسەر بەخۆ بن واز لە حکوومەت بێنێ دوای پێگەێنانی حکوومەت و پەرلەمان تا کۆتایی ئەمانە گرنگن ئەمە ئیشی بۆ بکەیت درێ وەکو درێژقاینەکە هی دوم ئەوە ئێمە بێت دەستورمانە بێ کاکە ئێمە ئێستا نازانین چۆن محاسەبەی پارتی یەکێتی بکەین بەڵام ئەگەر دەستورمان هەبێ ئەزانین کامیان لای داوە لە دەستور ئێستا ئێمە لێرە لە بەنسبەت عێراقەوە عێراق دەستوری هەیە کۆمەڵێ بڕگەی دەستوری هەیە ئەم بڕگە دەستوریانە بزانین کێ لایەدا لێ عێراق لێ لادا یەکێتی لادا پارتی لادا حکوومەت یاریمی کوردستان کە لایدا لەو بڕگە دەستوریە ناکۆک بەو بڕگە دەستوریە ئیشی کرد معناوێت تۆ توانی ڕخنەی لێ بگری محاسەبەی بکەی بەرامبەری بوەستیتەوە بەس لێرە کۆبنەوەی حیزبەکان بڕیارەکانی مەکتەبی سیاسی دەستور و یاسای هەرێمی کوردستانە ئەمە زۆر خەتەرە ئێمە هەندێک نمونەمان هەیە لە ڕابردووە بۆ نمونە کاتی خۆی یەکێتی سۆڤێت کە بەرەیەکی گەورەی جیهان بوو بربەرەکانەی لەگەڵ بەرەی سەرمایەداری بە سەرۆکایەتی ئەمریکا وڵاتە ئەوروپیاکانە کرد من زۆر گوێم لە هینەگرت هەواڵەکانە گرت یەکەم شت و دووەم شت و سێم شت دەرباسیەوەی کرد السکرتێرە العام للحزب الشیوعی السۆڤیەتی
یعنی حیزبی شیوعی مهم سکرتێر مهم بوو تا حکوومەت تا پەرلەمان لە سەردەمی سەدامی شاوا بوو. یعنی عراق دەستوری نەبوو، مەجلیسی قیادەی سەورەیان هەبوو، ئەنواع بڕیاری دابوو، ئەو مەجلیسی قیادەی سەورەیە سەدام قیادەیە کرد، کۆمەڵێ بڕیاری دابوو، ئەو بڕیارانە لە باتی دەستور و یاسا جێبەجێکران. ئەمانەی خۆشمان ێستا وایە. ئێستا تۆ باسی قسەی کاک باوڵ کرد، من دوێنێ قسەی کاک مەسعودم گوێ لێ لەسەر پێشمەرگە ئەوانە. ئەمانە هەمووی ئەم قسانەی ئەوان یاسایە، کۆبوونەوەی مەکتەب سیاسیەکانیان وڵا کۆبوونەوەی خۆیان بنەماڵەکانیان ڕۆڵی مەکتەب سیاسەکانیش ماوەرە ناو پارتی هیچ دەوریان نییە نەخێر. ئەوان مەسەن لەولا بەرزانیەکان و لێرە تاڵەبانیەکان ئێستا مەسەن کاک باوڵ ئەنواع شوێنەگەڕێ زۆر بەدەگمەن خەڵکێکی مەکتەب سیاسی لەگەڵایە هەر خۆیەتی یا خۆیەتی یا براکەیەتی. لەبەرەوە چیەکەن ئێرە دەستور نییە بڕیارەکانی خۆیان و بڕیارەکانی حیزبەکەیان ئەبێ بە دەستور و بە یاسا و ئەمە زۆر خەتەرە. ئەمە ئەبێ ئەمانە لا ببرێنەمانە بۆ ئەوەی سیاست و بەڕێوەبردننی کاروباری وڵات و پرۆسی ئابووری و ڕاگەیان و شتەکانی کە بکەونە سەر سکەی سروشتی خۆیان. بەڵێ ئەو سەپێکێنانی حکوومەت مادەمەگەر لێکۆ دوورن چی چاوەڕێ دەکەی؟ پارتی لای خۆیەتی یەکێتی لای خۆی لێرە بڵین دوو زۆن بەڕێوە دەبن. وڵی جارێک خۆی ئێستا یەکێتی لەگەڵ لیستینەوەی نوێ هاوپەیمانێکیان کردووە نزیک بوونەوە لە کورسیەکانی پارتی با لەوانیش کەمتر بن بەڵە خۆی سیهشتن چەند بێ و مشکلە نیە بەڵام مشکلەکە زای تاالبان دڵە سینۆینانی قەیناکە بەڵام کێشەکە لەویان نییە چەندن کێشەکە لەوایە پارتی ئەڵێ من قبولم نییە لە هەموو شوێنێک دوو لیست بۆیان هەیە هاوپەیمانی بکەن فراکسیۆنێک پێک بێنن شتێک پێک بێنن ینی نابێ ئەمە مەسەلەکان لێرایە هەر پارتی زیاتری هەیە ئەویش لەوانەیە هینی بێ بە کۆتاکانەوە دەگاتە چلو دوو هەندێک بڵین ڕەنگە هەندێکی تریشی دەستکەوێ بڵە هەر ژمارەکەی ئەوان بەڵام ئەو چیەڵێ ئەڵێ وەڵا من ئەوم قبول نییە نەوەی نوێ من هەر لەگەڵ هینا ڕێگەکە و لەگەڵ یەکێتیا بێنەوەی نوێ ئەجا لێرە چییە؟ ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە لە بڕگەیەکی دەستوریە ئەوە بنووسرابایە بیوتایە چەند لیستێک بۆیان هەیە پێش پێگەێنانی حکوومەت هاوپەیمانی بکەن حکوومەت پێک بێنن یا معارەزە دروستکەن ئەو ئەشکالەمان بۆ چارەسەرە کرا بەڵام ئێستا بە ئارەزوی خۆیانە نابێ ئەمە ینی مەسەلەکان لێرایە باش بەزەگەر کاوتور داواکاریەکانی کێتی جێبەجێ بکرێ بۆ منە بازەکەی دوستونیان ئامادە کرد بێ ستونێکیان سەرۆکی حکوومەت و چەند وەزارێ ستونێکیان سەر و کێرەی و چەند وەزارەتێ پێشتر باسی داوای وەزارەتی ناو خۆ دەکرێت ئێستا هەندێک زانیاری باز لەو دەکەن کە داوای سەر و کێرەمیان حکوومەت دەکەن ئەگەر ئەمانەش بڵێن دابش بکەن لە بینی پارتی و یەکێتی هیچ لە دۆخەکە دەگۆڕێ ئەگەر نەخێر خۆی چۆنە چونکە یعنی دەست بەسەراگرتنی گومرگەکان هەروەکو خۆیەمێنێ بەنزینە گرانیەکە هەروەکو خۆیەمێنێ ئەو شەڕە حیزبێنێ هەروەکو خۆیەمێنێ کاکن حەکیم کاتی خۆی وابزانم 2007 بوو لەو کاتانە پێشتر بوو یەکێتی و پارتی ڕێکەوتنێکیان کرد ڕێکەوتنی استراتیژی بەڵێ 2006 حکوومەت یەکی گرتەوە بەڵە ئەو کاتە یەکی گرتەوە بۆ عراق پۆستە سەرەکیەکانی سیادیەکانی عراق بۆ یەکێتی بێ سیادیەکانی هەرێمیش بۆ پارتی بێ ئەمە ئەو ڕێکەوتنیان کردووە طبعاً هەر کاتێک یەکێکیان تۆزێ با بڵێن سەرکەوتن بەدەست بێنێ ئەڵێ ئەمە پابند نین بەو ڕێکەوتنەوە ماوەیەک پارتی وایەوت ئێستا یەکێتی خۆی پابندیە بۆ شتانەوە بۆیە داوای ئەواناکە ئێستا و پۆستی سەرۆکۆماری عراقی هەیە مەڕاست ئێستا دەڵێن پۆستی سەرۆکۆمار لە دەرەوەی توێژەکانی پێکێنانی حکوومەتە ئەمە ئەوە نابێ ئەوە وەکو وایە ئەمیانی بیانوەگرن هەمویان بیانوەگرن من ڕێزمێ وەکو مناڵی بچکۆلە هەیە ینی بە هیچ شێوەیەک ڕازی نابێ بە شتەکان حەچی پێڵێ هەر ئەڵێ نا ئەمە وایە هەرێکی لە شوێنەکە عینادیەکە ینی مەسلەی سەرۆک کۆمار مافی یەکێتی خۆی تێچن من ڕێیم وا بوو کاتی خۆی ئەو گۆڕانکاری بکرێت ینی پارتی پۆستەکانی عراق وەرگێ یەکێتی پۆستە سیادیەکانی هەرێمی کوردستان وەربگرێ بەڵام
ئەوان بەو شێوەیە بیرەکەنەوە مسرن لەسەر ڕێی خۆیان یعنی تۆ بیت بەبێ مەسەن پارتی چیەوت ئەیود ئەبێ ئەو کەسێک کە ئەپاڵێورێ بۆ پەرلەمانی بۆ سەرۆک کۆماری عراق لە ڕێگەی پەرلەمانەوە بێ پەرلەمانی دانیشتنی نەکردووە فراکسیۆنە کوردستانی حیزبەکان شتێکی لەوە سەرەوەی دەڵێن پارتی بۆ ئەوەی قبول نیە بۆ هەرێمیش با لە هەرێمیش ئەوە بکرێ مادام بۆ خۆی ئەمە یەکێتی ئەوەی قبول نەکرد بەڵێ ڕاست یەکێتی پێشنیارەکانی پارتی قبول نەکرد پارتی هەڵسا بەو ڕەتفعلی کە هەیەی مەسەلاً بەرپرسەکانی ئەچن عیب و زۆر عیبە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەچن ئەو هەموو بەرپرسانی عراق ببینن تێنە سەرۆک کۆماری عراق نەبێن لە بەرووی یەکێتیە تخوا ئەمە چی ئەمە هەر زۆر شتێکی من ڕێزمە مناڵم خۆشێ مناڵانەش نییە شتێکی لەوە زۆر خراپتر لەوە ئەوەیە باش یعنی خەریکی عینادین و میلەت ئەبێ زەختیان بخاتە سەر زەختی بخاتە سەر بەس ئەگەر حکوومەت پێگنێت هیچ لە دۆخەکە دەگۆڕی یاخود باردۆخی کوردستانی سەرەسەر ئەساسی دوو زۆن دابەش کراوە ئێستا دوێنێ قوبات تاڵبین بۆ میدیای یەکێتی قسەی کردبوو دەڵێ دوو زۆنە دوو سنوورە گومورەکەیە لە بینمان لە بینی پارتیویکێتی ئێستا هەر خۆی دوو ئیدارەی خۆی بەواقعی وایە بانگەشەی دوو ئیدارەی دەکرێت لە ماوەی پێش بە عەمەلی وایە بە عەمەلی دوو ئیدارەیە بەڵام نەبووە ینی خەڵک قبوڵی نییە لە ڕووی ینی لە ئاستیەکەتی و پارتیا دوو ئیدارەیە بەڵام هەندێ میلەت قبوڵی ناکە یەکەم دوو ئەمە شتێکی زۆر سیاسەتێکی زۆر خراپە پارچە کوردنی کوردستان و بچووکردنەوەی کوردستان زۆر خراپە زەربە لە کوردەیە چونکە یەکێ لە کێشەکانی کورد لە ڕابردوو تا ئێستا ئەوەیە کە کوردستان ماوەیە کراوە بە دوو پارچەوە دوایی کراوە بە 4 پارچەوە 5 پارچەوە ئەمان ئێستا یکەن بە 6 پارچەوە ینی معقول نییە هی دووەم ئەوەیە کێشەیەکی دەستوریمان هەیە لە عراقا ئەزانی من لێرە عراقیەکانم خۆشەوێت تا پارتیوەکێتی چونکە برگەیەکی دەستوری هەیە چەند جار ئەمانە داوایان کردووە ئەوانەی سلێمانی ناڕاستە و خۆ لە ڕێگەی ڕۆشنبیر و جەماوەر و نازانم چیەوە هەرێمی سلێمانی جیابێتەوە لاوێت ئەوانش توانە وڵاوە پێشێلکردنی دەستورە چکە لە دەستوری عراقا برگەی 120 چەندە ئەوەندە احتراف بە هەرێمی فیدراڵی ئەکراوە کە پێگاتووە لە پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک لەبەرەوە ئەبێ دەستور گۆڕانکاریتیا بکرێ ئەنجا توانینەوە بکەین یعنی تۆ وەرە یعنی بەڕاستی یعنی کارەساتە ئەمە ئەنجا چی ئەکرد شێ دەڵێن بە دووی دارێکە بکرێ مادامیان ببێتە دوو هەرێم یاخود بە سەڵاتی جیاواز بوو ڕزگار بوون لەو چەق بەستویە ئەخر بۆچی ینی ئەو چەق بەستویە بۆ وابێ ینی بۆچی دوو حیزب ئەوەندە دژ بە یەک بن تاوای لێبێ کوردستانی ئەو هەرێمی کوردستانە کە 4 پارێزگایە بێ بە دوو بەشەوە ئەخر خراپە بێ بە دوو بەشەوە هەین تۆ سەیری دەوڵەتە بچووکەکانکە سەیری کوێتکە وەزعی چەند خراپە جاران بەدەست عێراقەوە ئێستا بەدەست ئێرانەوە سەیری لوبنانکە خۆ بچووک بوونەوەی هەر شوێنێک ینی خراپە بۆ شوێنە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیفاع بەرگریەوە ینی لە ڕووی کاکە چۆنە بێت تۆ من کەسێکمەیە لە هەولێر و یەکێک لە دووی دارە بین و نابێ ئەمە نابێ ئەمە زانی چی بۆ ئینسانە قەومیەکان کفرە خیانەتە هەر کەس داوای جیابوونەوەی سلێمانی و هەولێر بکا لە یەکتری بچن مساومە بکەن پارتی بێ مساومەکە بۆ یەکێتی مساومە بکە بۆ پارتی ئەمە نەبێت باشە بەڵام ئەبێ میلەت نێڵێ لیان قبول نەکە ینی خۆ هەمووان ئەمرین کاکە بام جارە ڕاپەڕینێک بێ لە پێناوی یەکگرتنەوەی میلەتی کوردستانە ڕاپەڕین بکرێ بەڵێ ئەی چی ینی تۆ چۆن نەبێشتی وا بکەن ئەمانە لەولاوە بەشێک لە خاکی کوردستانیان بە ئێران بەشێکیان بە عەفو بە تورکیا بە عێراق بە شوێنێکیکە بە شوێنێکە لەم لاوە ئەمەش هەیە تۆ ئەم تۆزەش پارچەیەکەن لە بینی دوو بنەماڵە ئەمە نابێت هەنی بەڕاستی تاوانە یعنی لەوانەیە بۆ چوونی جیاوازە بێت لەسەر ئەمە بەلایەوە احتیادی بێ بەڵام ئێمە کێشەی سەرەکی میلەتی کورد کێشەیەکی نەتەوەییە و ئەو کەسانەی کە بەشداریان لە پێگەیانی ئەم حیزبانە کردووە و بوون بە ئەندامی ئەو حیزبانە و بوون بە پێشمەرگەی ئەو حیزبانە و قوربانیان داوە ئەوانە بۆ ئەوەیان داوە کە کورد ڕزگاری بێ کوردستان ڕزگاری بێ کورد دژی یەکتری نەبێ ئێمان ئێستا
لە پێناوی بەرژەوەندی شخصی و بنەماڵی خۆیانە ئەوە خەریکە کوردستان وێرانەکەن. وڵی کاکە من یەکشت و پێ بڵێم ئەوە لە مەسەلەکەی ڕۆژاوە ئێمە نزیک 90 دکتۆر بووین ڕۆشتین بۆ ئەولا ڕۆشتین بۆ ڕۆژاوە لێرەوە پێیان نەزانی بووین کاتی شەڕەکەمە بەس بەڵە کاتی شەڕەکە باش کە لەو سەرەوە گەڕاینەوە گەیشتینە سەیتەرەکەی کۆیە بە شەو 45 دقە ڕایان گرتین مەبەست کە دەیتەوە سنووری بەڵە سلێمانی وتم بۆ ئەمان لەکەن وتی ئێمە نەمانزانی و ئێوە لێرە ڕۆشتون وتم خۆی من لە سلێمانیان ڕۆشتین بۆ لێر و لێوێ نەگەشتون دۆکچوون بۆ ڕۆژاوە هاتوینەتەوە ئەمە یەک حکوومەت نییە یعنی ئەو معنایەوەی دوو ئیدارەیە یەکێک لێرە ڕێزی لێ بگیرێ ئەوانەی ئەو لا بێ ڕێزی پێەکەن یەکێک لەو لا ڕێزی لێ بگیرێ ئەمانەی ئێرە بێ ڕێزی پێەکەن یعنی بەڕاستی ئەم سیاسەتەی ئەم پارتیوەکێتیە و قیادەکانیان ئەو دوو بنەماڵەیە بەڕێوە ئێبن ینی دوورە لە ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی کوردەوە دوورە لە بەرژەوەندیەکانی گەلی کوردەوە و زەرەر و زیانێکی گەورەمان پێگەێنێ ئەوە تا مەسەلەن عێراقیەکان لەگەڵ نین ئەمریکی و ئەوروپیەکان لەگەڵ نین کورە وڵاتانی ناوچەکەشکە هێنن زۆر بەلایەنەوە گرنگە کە کێشە دروست نەبێ ئەمن و ئاساییژە بێ بۆ بەرژەوەندیەکانی خۆیان میلەتی کورد لەگەڵ نییە ئەوان هەرەیکەن سواری کۆڵی شەیتان بوون باش کاکتۆر بینە سەر پەیوەندی لەگەڵ بەغدا یاخود بەلۆی پەیوەندی لەگەڵ بەغدا ئێستا باس دەکرد ڕەنگە چارەسەرێک هەبێ ئەویش هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ئەگەر پارتیویشی دی نەگەن بەڕێکەوتن دووبارەێمی کوردستان زۆر زۆرەوە بێنەوەی نوێ دەنگی کەمیانێت تا هەلوانەوەی لەو کاتە گۆڕانکاری دروست ناکات چکە عقلێت یەک عقلێتە سیستەمی حکومڕانی ئەمە ژێرخانی نییە ژێرخانی سیستەمەکە ئەبێ دەستور و یاسا بێ سەقافەتێکی دیموکراتی بێ سەقافەتێکی نەتەوەیی بێ لای ئەمان نییە باش پێوەست لەگەڵ بەغدا و ئێستا بڵێن سەرۆکی ئەمریکا ژنێردەیەکی تایبەتی داناوە بۆ کاروباری عێراق خوێنەوەی زۆری لەسەر دەکرێت بەڕێز چۆن تۆم باراک بڵین ئەزمونێکیە بوو لەگەڵ ڕۆژئاوای کوردستان ئایا هەرێمی کوردستان جیاوازە یاخود هیچ مەترسیەک بۆ هەرێم دروست دەکات کارەکانی تۆم باراک یاخود ئێستا دیدی ترامپ بۆ کورد بۆ هەرێمی کوردستان خۆی کاک حەکیم ئەمریکا بەعەلەنی و ئیسرائیلیش لە ژێرەوە ئەیانەوێ گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بکەن ئەم گۆڕانکاریە چەند پایەکی هەیە یەکێک لەو پایانە ئەوەیە کە هێزی سەربازی لە دەرەوەی هێزە ڕسمیەکانی دەوڵەتاندا نەیاڵن ئەگەر بۆیان بکرێ بۆیان بکرێ بۆ نمونە ڕۆژاوای کوردستان کەس هەبوو هیچ هێزێکە بوو هێندەی قەسەدا بینی خۆش بێ لەگەڵ ئەمریکا بەڵام لەگەڵ حکوومەتی سووریا دامەزراوە ئەو پەڕی هەوڵیدا کە قەسەدە تێکەڵ بێ بە سوپای سووریا بۆ نمونە باکووری کوردستان خۆش مەسەلەکە ئەوەیە یعنی هێزێک نەبێت لە دەرەوەی سوپای تورکیا پەکەکە چەکی دانا چالە ئەوە یەکێک لە شتەکە ئاساسیەکانە کاڵێن گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەیە ئێستا حیزب الله لە لوبنان ئاوا تەوق دراوە بەڵام هەر ئەبێ کۆتایی بۆ مۆزوع بێنێ حیزب الله وەکو هێزێکی سیاسی لە لوبنانە حڕە بەس وەکو هێزێکی سیاسی و چەکداری قبول ناکرێ لێرە ئاگات لە حەشدی شعبیە حەشدی شعبی ئەمریکا ماوەیەکی زۆرە لە سەرەتی ئەڵێ ئەو لایەنانەی کە هێزی بابڵێن چەکداریان هەیە ئەبێ مافیان پێ نەدرێت لە حکوومەتی عێراقدا و ئەبێ گۆڕانکاری بکرێەوە ئەبێ حەشدی شعبی بچێتە ناو سوپای عێراقەوە فەرمو ئەوە وردە دەستی پێ کردووە ئەنجامێنێتەوە سەرکێ طبعاً ئەو کاتە ئێمە وەکو پێشمەرگا وەکو قەسەدا وەکو کورد تهدیدی ئەمن و ئاسایشی ئەمریکا و ئیسرائیلمان نەکردووە لەبەرەوە زۆر ئەولەویەتەکە بۆ ئەوانەیە کە هەڕەشە لە ئاسایشی ئەو وڵاتانەکەن ئەولەویەتەکە بۆ حەشدی شعبی بوو بۆ حیزب الله بوو بۆ هەندێک لەوانی کە بوو سەرەی پێشمەرگەش دێ قبول ناکرێت یعنی پێشمەرگە لە دەرەوەی هێزی سوپای عێراقی إلا ئەبێت تۆرە بڵێن باردۆخی هەرێمی کوردستان سیرکە بەرەو کوێچین استراتیژی ئێمە ئازادێ ئەگەر بەرەو دەوڵەتی کوردی ئەچین و ئەمریکا و ئەوروپا و ئەوانە بەرنامەیەکیان هەیە بۆی کورد لە هەرێمی کوردستان بکەن بە دەوڵەت ئەمە ئەهلا وسهلا ئەگەر وان نییە ئێمە بەشێکین لەو عێراقە و
ئەبێ سوپاکەی ئێمەش بەشێک بێت لەو سوپایی عێراق خۆی لە هەموو نظامە فیدراالیەکانە سێشتی گرنگ هەیە ئەبێ حکوومەتی فیدراالی بەڕێوەی ببات سەربازی ئابووری لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوە جەخۆتۆسە حکوومەتی عراقیە تەنیا هی عەرەب نییە هی کوردیشە لەوەتی حکوومەتی ئەم حکوومەتی نوێ دامەزراوە وەزیرەکەی وەزیری هین عەرەب بووە بەڵام سەرۆکی ئەرکان هەر کورد بووە وەزیری دەرەوە کوردە وەڵا وەزنە هەر بۆ مەبەستم پێشمەرگەیە بەڵێ بەڵێ ئێمە ئەگەر بەرەو دەوڵەتی کوردیە چین با پێشمەرگە هەڵنەوەشێتەوە ئەگەر ئەوە بین ئەبێت ینی ئەبێ وازەح بێ ئێمە نایزانینەوە خۆیان نەزان پێ دوای بە فەرمی پێیان وترابێ یاخود هەردەنگۆیە چکە سەرۆکی پارتیش بەیانامێکی هەبوو وتی چەکی پێشمەرگە هەر جبەخانە و ئاسن نیە مێژوێکی فیداکاری و قوربانی دانا ئاخر خۆ ڕاستە قوربانیدانە بەڵام بۆ چوونی جیاوازە لەسەر شتانش من ڕێزم هەیە من قەنەعەتم وایە ئەبواە لە دوای ڕاپەڕینەوە ئیتر پێشمەرگە هەر پێشمەرگەشم ئێمە سوپایەکمان هەبوایە سوپایەکی نظامی و کەم و پرۆفیشناڵ یعنی بۆ خۆیان چیان بە پێشمەرگە نەکردووە هەر شەڕی براکوشی بۆ خۆی گەورەترین سوکایەتیە بە پێشمەرگە هەرەوەی کە ئێسا موچەی عسکەرێکی عراقی و موچەی پاسەوانێکی سنوور لە پێشمەرگە زیاترە ئەوە هەر ئیهانەیە بۆ پێشمەرگە زۆر شتی کەش هەیە یعنی لەبەرەوە بەڵام مۆزوعەکان ئەمە نییە مۆزوعەکان سیاسەتێکی گشتی هەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە چەند پایەیەکی هەیە ئەم سیاسەتە یەکێکیانەوەیە کە هێزی چەکدار لە دەرەوەی هێزی چەکداری ڕسمی وڵاتەکەەوە نەمێنێ وەکو تۆمبارەك بەڕێز وەکو دژە کوردێک دەیبینی ئەوەی کە لە سووریا کردی بۆ نمونە چکە سەفیری بۆ نمونە ئەمریکاشە لە تورکیا پێشتر باسی لەوە کرد بوو مەرکەزیەت و بڵین لا مەرکەزیەت و فیدراالی بە کەڵکی عێراق و سووریا نایە قسەی کردبوو وڵی خۆی خۆ تۆمبارەك لەوانەیە کابرایەکی ڕەچەڵێکێکی عەرەبی هەیە پێشتر احتیمالی هەندێک دەمارگیری ئەوەی هەبێ مەیال بێ بەلای حکوومەتە مەرکەزیەکانی ناوچەکە بەلای مەسەران سووریا بەلای تورکیا ئەوانە بەڵام بەگشتی ئەویش ناتوانێت لە سیاسەتی عامی ئەمریکا لابا ئەوە ئەمان شتەکان بەو شێوەیە ینی ئێمە وازانین ئێستا وەکو لەبەرەوەی لای خۆمان فڵان کەس هەموو شتێکەکە و ئارەزووی خۆیەتی تۆمبارەکی هەموو شتێ بکە لە سیاسەتی گشتی این لا نادات ئەمریکا لا نادات سەر کورت هات لە سووریا سیاسەتی ئیداری ترامپ خۆیەتی ئەگەر شتێکیش ڕووبدا هەمان شتە بۆ باشووری کوردستان حەکیم خۆی ئێستا بەرژەوەندی لە سەروی هەموو شتێکەوەیە بۆ هەموو وڵاتێک بۆ هەموو هێزێک کاتی خۆی ئەمریکا سووریا کە بەو دەردە کەوت بوو ئێران و رووسیا لە ڕێگەی حکوومەتە شکست خواردیۆکەی ئەسەدەوە چوو بە ناو سووریاوە تورکیا لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنی سووریاوە چوو بە ناو سووریا ئەمریکا لە ڕێگەی کوردەوە چوو بە ناو سووریا بەڵام کە گۆڕانکاریەکان دروست بوون ئەسەد نەما ئەحمەد شەرع هات ئەحمەد شەرع و ئەمریکا دەرچوو ئاوان وایەتر ئەمریکا لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە چوە ناو سووریا ئەمە کوردی زۆر بەلاوەتر ئەتوانێت هینی بکە ینی بیخاتە ئەولاوە وەکو بەرژەوەندی وەکو مەسەلەی ئەخلاقیەکان جیایە ئەمە مۆزوعێک بوو مۆزوعی دوام موامرەیەکی گەورە بوو لەسەر کورد بۆچی چکە کورد خۆی لەوێ ناوچەیەکی زۆری بەدەستەوە بوو کە هەمووی کوردستان نەبوو لەبەرەوە تورکەکان عەرەبەکان نازام قەتەر سعودیە ئەمانە هەموو بەرنامەیەکیاندانە کە ئەم مۆزوعە بەو شێوەیە کۆتایی بێت کە هەیە ئەسلی قەسەدا لێوە زۆر عاقلانە تەسەڕەفی کرد چکە ئەیانویست بیکەن بە شەڕی کورد و عەرەب قەسەدا ئەسلی لەو شارانە ئێستا هەموو ڕۆژێ بینین ئەڵێن سووریا ئەوەنە باوڵێن شەڕوانی ئازاد کردووە شەڕیان نەکرد لەو شوێنانەی کە زۆرینەی عەرەب بوون شەڕیان نەکرد باشە وتیان ئەگەر بێنە کوردستان ئێمە شەڕەکەی بۆچی شەڕیان نەکرد بۆ ئەوەی هەم
عربەکان قوبولیان نەکرد ئەو ماوەیە بە ناچاری قوبولیان کردبوو قەسەدە حکومیان بکە کورد حکومیان بکە قوبولیان ناکرد هەم بۆی نەبێتە شەڕی کورد و عرب لەبەرەوەی مەسەلەکە هەموو تۆمباراک و ئەمریکا نەبوو لەو حاڵکێشانە چەند خولێکێکمانەوە دەمەوێت لەسەر پرۆسەی هەشتیش بڵێن باسی دۆخی کردمان کرد لێرە لە باشوور ئەوە لە ڕۆژاوی کوردستان بەس وەکو پرۆسەی ئاشتی ساڵێک زیاترە ئەم پرۆسەیە خەریکن هیچ بەرەستەوە هاتووە خۆ بەرە پێشچوون هەیە چاوەڕێ دەکەی بەرە پێشچوونی زیاتر هەبێ خۆی ئاعترافکردن بە کووردە ئەمە شتێکی گرنگ بوو ئەمە خاڵێکی گرنگ بوو لەلایەن تورکیاوە بەرپرسانی تورکەوە دووەم ئاعترافکردن بە پەکەکە و عەبدوڵڵاوجان وەکو نوێنەری کورد لەوێ ئەوەش خاڵێکی پۆزەتیڤ بوو لای کوردەوە چیان کرد پەکەکان هەڵوەشاندەوە و شەڕیان ڕاگرت ماوەیەک هەر سوپای تورکیا شەڕی ڕاناگرت ئێستا شەڕ نەماوە شەڕ نەماوە لە بین تورکیا و پەکەکە شەڕ نەماوە ئەمێنێتەوە سەرچی قۆناغەکانێکە قۆناغی ترکیە قۆناغی سیاسیەکەی تا ئێستا بەردەوامە مەسان سێری لێدوانەکانی باخچەلی بکەن هێردۆغان بکەن هیم بودام و دەستگاکانی دەوڵەتی تورک بکەن دژی کورد و دژی پەکەکە و دژی عەبدوڵڵاوجانان شت ناڵێن ئەوەی کەماوەتەوە گۆڕانکاری یاساییە لە پەرلەمانی تورکیا ئەکرێت لە دەستوری تورکیا ئەکرێت لە کۆمەڵی یاسا ئەکرێکە بەو شێوەیە ینی داڕێژراوە کە ینی فلان لایەن تیرۆریستە جوداخوازە ئەبێ بەو شێوەی بەسەرا بێنێ و حکمی ئەوەندە بێ ئەوانە ینی لە حاڵەتێکی وایە گەشتبینی بەڕێزی بەڵام لە چارەسەری هێشتا ماوە گەشتبینی بە خۆناغەکانی داهاتوو بگەینەوەی کە لە پەرلەمان یاسا دەربکرێ ئەو جەلان ئازاد بکرێ پێ بڵێن ئەکەپە و دەم پارتیا و پەیمانی بکەن وڵی لەوێ ینی کێشەی سەرەکی لە تورکیا دەمارگیری نەتەوەیی بووە دەمارگیری نەتەوەیی بە شێوەیەکی فەرمی و زۆرینتر لای ئەکەپە و حیزبە ئیسلامیەکان نەبووە لای نەتەوە پەرستەکان بووە لای جەهەپە و مەهاپە بووە مەهاپە ئەم سەرۆکەکەی دەوڵەت باخچەریە کە ئەویت ینی پێش ئەو مەسەلەی ئەوت کورد نەگەل لە تورکیا لە هیچ شوێنێکیکە نییە ئەوی تری جەهەپە حیزبەکەی کەمال ئەتاتورکە ئەمانە ئێستا گۆڕانکاری بەسەر هەڵوێستی بیر و بۆچوونیانە هاتووە یعنی ئێستا مەسەلەن داودۆغڵۆ دوێنێ پێرێ هاتێ ئێرە دیسان چۆن چەند ساڵی لەمە پێشتەرە گۆزیران بوو لە هەولێر بە کوردی قسەی کردیان دی قسەی کرد ئێستا لێرە بە کوردی قسەی کرد ئەمە گرنگە ئەم شتانە لەبەرەوە من گەشتبینم بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ هەموو کەسێک لێی پاڵ نایاتەوە بە ئیسراحەت هەموو شتێگەی احتیمالی معاملات دروست بێ ساڵی 93 تورکۆدۆزال ئەویست کێشەی کورد چارەسەر بکە تورکۆدۆزال نەما لە ماوەیەکی کەمە لەبەرەوە احتیمال هەیە کێشە دروست بێ بەڵام ئەم جارە هەموو لایەنەکان پێکەوە دەستیان پێکردوە لە تورکیا سوپاس دەکەین بەڕێز دکتۆر سایگۆفی مادوماکە سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس بۆیە بینەرانی بڕای سوپاس بەڵاوکاران خواتان لەگەڵ